دیارە چیان برۆتە خانووەکان ئەوش ئەڵێنەمە بخۆمان خانوبانەوێ کەسێ ماڵ خۆی جێبێڵێەوە 22 ساڵە لێرەین وەڵای ئەمە لە ماڵ نەبوونە دیارە وەجبا گۆڕن بە ئاسایی ینی دیێ زابتەکە ماڵەکان بەسەرکاتەوە دیارە وتی جەرگی ماڵەکانی کردووە و هەڕۆیشتوەتر هاتینەوە هیچمان نەبینی نازانویتر سوپای عێراق چی لە دانیشتوانیم گەڕەکەوێت دیارە چیان برۆتە خانووەکان ئەوش ئەڵێنەمە بخۆمان خانوبانەوێ هەرەوەی بەسەرەکە کێشەیەم گەڕەکە چەندێک سەری هەڵداوە ساڵێ زیاترە ساڵێک و مانگێکە تقریبا ساڵێکە دانیشتوانم گەڕەکە مانگتیان ڕاگەاندە بەڵام بۆ چارەسەر نەکراوە وەڵی ترەوە بە هیواین محافظ کوردە و بەشک و ئیشەڵڵا هەوڵێکی داوە بەشک و چارەسەر لە ڕێی محافظەوە بکرێت هیوامانەوەیە تا چەندە نامرتاحیاشن لێرە لەم گەڕەکە وەڵا زۆرەوە تا هەموو خەڵک ئیش و کاری جێیشتوەوە هاتوێتەوە ئەوە تا بینی بە کامێرەکەتان تەسویر کرد داواکەین لە محافظ بەرپرسیەکەمە لە کەرکوب بەشک و چارەسەرێکمان بۆ بدۆزێتەوە ئامادەنی لەم گەڕەکە چۆڵکەن وەڵا کەسێ ماڵ خۆی جێبێڵێەوە 22 ساڵە لێرەین کەس نییە جێبێڵێ بڕوا ناکەم دەکرێت بێت هەروە باسانی بێتە سەر ماڵەکەت و ماڵەکە داجی بکە نایەن بڕوا ناکەم ئەگەر خەڵکە خۆی ماڵ چۆن نەکەنیانەوەوانە دیارە هەر 5 ماڵیان بردو هەرەوەیانەوێ تاوا 5 ماڵیان داجی کردو بەڵێ